بەو شەڕەدا سەپێنراوەی ئەمریکا و قەوارەی زایۆنی بەسەر ئێراندا هەر دۆخی ناوچەکە بە خۆی بارگرجی هەبوو، ئاڵۆز بوو، زیاتر ئاڵۆز و بارگرجی کرد و خۆشیان زەرەری زۆریان لێ کرد. من پێم وایە زەرەرمەندی گەورە لەو شەڕەدا سەپێنراوەدا هەر ئەوە بوو خۆیان بوون کە دایان سەپاند. بە تەکید ئێرانیش زیانی پێکەوت و ئێمەمانانیش لە هەرێمی کوردستاندا کەم و زۆر پڕشی ئاگرەکەمان بەرکەوت، هەردوو دەڤەری ئێرە و ئەولا. بەڵام ئەمریکا و قەواری زایۆنی زیانی زۆریان بەرکەوت کە بە خەیاڵ پڵاوی ئەوەی کە ئەوانەگە دوو زەبریان لە ئێراندا خەڵک ڕادەپەڕێ و کۆتایی پێدێنێ، بەڵام بە پێچەوانەوە خەڵکی ئێران زیاتر لە دەوری حکوومەتەکەی خۆیان کۆبوونەوە و زیاتر باوەشیان بۆ گرتەوە. ئەوەش پێچەوانەی ئەوە بوو کە ئەمریکا و جوولەکە بیریان لێکردبەوە. بۆی ئەوانە پێویستە دەرسی لێوەربگرن، جارێکی دی بۆ مامەڵە لەگەڵ خەڵک و دنیادا دیڕاسەی باشتریان هەبێ، لێکۆڵینەوەی قوڵتریان هەبێ لەبارەی ژیانی میلەتان و جۆری بیرکردنەوەیان و پاشخانی دەرونی و سیاسی و کۆمەڵایەتیان.